ئێمە هەمومان بەیەکەوە زەردەخەنە دەکەین، دڵخۆش دەبین، چێژ وەردەگرین لە ژیان. بێگومان ئەوە بەهێزی هەموو لایەکمان دەبێت. ئێمە دەمانەوێت بۆ هەموو کەسێکی پسەلمێنین کە ئەگەلێکی زۆر بەهێزین. زۆر لەوە زیاترمان پێ دەکرێت کە ئێستا کردومانە. بۆ نمونە، زۆربەی زۆرمان ئیشوکارمان بەجێهێشتووە و بەڵام لەگەڵەوەش پابەندی ڕێنماییەکان بووین و لە ماڵەکانی خۆماندا ماینەتەوە بۆ ئەوەی مەترسی لەسەر ژیانی خۆمان و کەسانی ئازیزانمان دروست نەکەین. ئێمە تا ئێرە هاتووین، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە مانای ئەوە ناگەینێت کە ڕێکارەکان شل کرایەوە ئێمە مەترسی کۆڕۆنامان لەسەر نەبێت. تکایە هەمومان بێکەوە با پابەند بین، پابەندی گشت ڕێنماییەکان بین بۆ ئەوەی لە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا بەدوور بین. سڵاوتان لەبێت. ئەم شەویش چەند ڤیدیۆیەکمان بۆ ئامادە کردوون. بەڵگەی یەکەممان باسکردنە لە کۆڕۆنا، سەربارەی ئەوەی کە هەموو جیهان بەدەستیەوە دەناڵێنێت تا ئێستاش ڤاکسینێک نەدۆزراوەتەوە بۆ کۆڕۆنا. بەڵام لە وڵاتی چین و هیندستان پەنا دەبرێتە بەرگژووگیای سروشتی و بەکاری دەهێنن. بەیەکەوە بینەر دەبین. کە زۆر گرنگی بە پاک و خاوێنی بدەن. ئەو کەسانەی کە ماسک بەکاردێنن تکایە ماسکەکە بۆ چەند جارێک بەکارمەهێنا، یاخود ئەگەر ناشتوانی بیکڕیت ئەوە دەتوانی جوان پاکیژی بکەیەوە و بیشۆی دووبارە بەکاری بێنیتەوە. ئەگەر ماسکی زیادەتەیە ئەوە پێویست ناکە ئەم ڕێکارە دووبارە بکەیتەوە. تکایە لە کاتی فڕێدانی ماسکەکانتان زۆر دڵنیا بن لە پاکیژی دەستەکانتان، چونکە ئەگەری زیاد بوون و کاریگەری کۆڕۆنا لەسەر تۆی هاوڵاتی زیاتر دەبێت. دەچینە بەرگەیەکی ترمان لە چەند وڵاتێک. هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانەوە سەکسیفۆن دەژەن و بەیەکەوە سەیری دەکەین.
خۆشەویستان ئێستا کە لە ماڵەوەن زۆر گرنگی بە تەندروستی خۆتان بدەن هەوڵ بدەن کێشتان زیانەکات چونکە دوای ئەوە زۆر بە زەحمەت و بە هیلاکێکی زۆرەوە دەتوانن وەزنتان دابەزێننەوە زۆر گرنگی بە سەوزە و ئەمیوەکان بدەن زۆر جوان پاکژی بکەنەوە تکایە بە سرکەی سێو یاخود بە کەمێک خوێ دەتوانن تەعقیمی سەوزەکانتان بکەن لەگەڵ میوەکان چکە ئەمە بەرگری لەش بەهێز دەکات دوور بکەونەوە لە خواردنانەی کا لە قوتونراون یاخود مادەی شەکریان زۆر تێدایە دەچینە بڕگەیەکی تر و چەند ڤیدیۆیەکی جوان دەبینیم بە یەکەوە فەرموو Nous arrivons au bout d'un chemin, nos habitudes nous lâchent la main, nous arrivons ensemble à ce moment qui ne ressemble à aucun autre jour. Nous ne savons pas combien de temps il nous faudra rester patients, nous le ferons ensemble pour que la vie qui nous rassemble renaisse de ses cendres. Et toi, chante avec moi, vivement l'après, auprès de toi. Dis-moi comment tu vas. Nous ne savons pas où nous allons. Un livre, un film de science-fiction. Nous traversons ensemble un épisode qui ne ressemble à aucune autre fois. Dans cet état isolé de vous, reste chez toi par-dessus tout. Nous gagnerons ensemble pour que la vie qui nous ressemble nous réunisse enfin. Et toi, chante avec moi, vivement l'après, auprès de toi. Oh, et toi, chante avec moi, vivement l'après, auprès de toi. Dis-moi comment tu vas. Je sais que tu n'es pas à risque et que tu veux voir tes amis, mais si tu le fais, des gens vont mourir. Même si tu n'as pas de symptômes, tu pourrais porter le génome qui fait que tu peux plus me voir en show. Jette tes mouchoirs tous dans ton coude, écoute tes parents. Ils ont peut-être pas tout le temps raison, mais là c'est important. Donc lave tes mains, c'est pour ton bien. On niaise pas, French pas ton voisin. Protège les autres parce que l'été s'en vient.
وبان الغورميت. ئێوەی هاوڵاتیش ڕۆژانە کاتەکانتان چۆن بەسەردەبن و تا چەند پابەندی ڕێنمایەکان بوون، تا چەند هاوکاری هێزەکانی ناوخۆتان کردووە، تا چەند بوون بە پزیشکی گیانی خۆتان، دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆیەک بۆ ژمارەی گەلی کوردستانی بنێرن. ئێمەش لەم بەرنامەیە و پیشانی ئازیزانی ئێوە یەدەین. دەچینە بڕگەیەکی ترمان، نزیکەی 150 کۆچبەری ناسایی لە دوای کەرەنتینە کردنیان ئەگوازراونەتەوە سەر کەشتیەکی ئیتاڵی و بەیەکەوە ئەم راپۆرتە بینین. لە ماڵەوە زۆر گرنگی باوەرزشکردن بدەن، گوێ لە موزیک بگرن. ئێستا راپۆرتێکمان هەیە لە وڵاتی ئیسپانیا کۆمەڵێک کەسی خۆبەخش
بە موزیک و گۆرانی و سەما دڵی هاوڵاتیان خۆش دەکەن و لە دڵە ڕاوکێ دووریان دەخەنەوە. بەیەکەوە بینەر دەبین فەرموون. Muchas gracias por quedaros en casa sobre todo. Sobre todo eso. Vale. Muchas gracias. Muchas gracias a todos. Mira, ya están todo el mundo por allá aplaudiéndote. Mar. Somos los de la Protección Civil de Riñón. Necesitamos que salgas. ¿Mar? 4 años. ¡Qué mayor! ¿Has soplado las velas hoy? ¿Sí? ¿Y tanto? ئەم شەویش کۆمەڵەیەک بەڕگە و بابەتی جوانمان بینی. ئێمە دەتوانین بڵین کە تەندروستی هەرێمی کوردستان و سلەیمانی هیچی کەمتر نییە لە تەندروستی جیهان. بەڕاستی ئێمە لە زۆر شوێن باشترین، چونکە تەندروستی هەرێم زۆر پێشوەختە ڕێکاری زۆر باشی گرتە بەر و توانیان ئێمە لەو قۆناغە مەترسیە ڕزگار بکەن کە ئێستا ئێمە لە قۆناغی پابەندبوون. ئێمە سوپاسی پزیشکانی هەرێمی کوردستان دەکەین کە شەو و ڕۆژ لە خزمەتی ئێمەی هاوڵاتیدان گیانی ئێمە و ئێوە دەپارێزن، کەواتە ئێمەش هاوکاریان دەبین و پابەندی سەرجەم ڕێنماییەکان دەبین تاوەکو گیانی خۆمان و ئازیزانمان بپارێزین. بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.